گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. سەردانی بنەماڵەی گیانبەخکورد و یەحیا ڕەحیمی لەگەڵ دایە مینا، ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەک لە گرتوخانەکانی ئیتلاعاتی شاری سنە، ناڕەزایەتی خاننشینکراوان و کرێکارانی شاغڵ لە شێرکەتی مورەتەب، خراپی دۆخی تەندروستی کرێکارانی مانگرتووی شێرکەتی ئالومینیۆمی ئەراک، کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە بەردەم بیناینەتەوە یەکگرتووەکان لە شاری ڤیەن. سەردانی بنەماڵەی گیانبەخکورد و یەحیا ڕەحیمی لەگەڵ دایە مینا. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی یەحیا ڕەحیمی لە گیانبەخکردوانی شۆڕشی ژینە سەردانی دایە مینا دایکی دادخوازی شەهید شەهریار موحەممەدیان کرد. یەحیا ڕەحیمی و شەهریار موحەممەدی دوو جوانی تێکۆشەری کوردستان بوون کە لە ڕەوتی شۆڕشی ژنجیان ئازادیدا بە تەقەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانیان بەخت کرد. لەو چاوپێکەوتنەدا ئەو دوو بنەماڵە دادخوازە جەختیان لەسەر بەردەوامی ڕێگەی ئەو دوو گیانبەخکووە کردەوە و ئاماژەیان بەوە کرد کە تا کاتی سزادانی تاوانباران بەردەوام ئەبن لە ناڕەزایەتی. ئازادی باندکراوێکی سیاسی لە زیندانی ورمێ. بەفرین معروفی باندکراوی سیاسی کورد و خەڵکی شاری ورمێ پاش تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی لە زیندانی ناوەندی ئەو شارە ئازاد کرا. ئەو هاوڵاتیە تەمەن 44 ساڵە لەلایەن لەقی 101 دادگای انقلابی شاری ورمێ بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبەکانی کوردستان حکمی 4 مانگ و 7 ڕۆژ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرا. شایانی باسە ئەو هاوڵاتیە ڕێکەوتی 11 ڕێبەندانی 1403 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری ورمێ بۆ سەرماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و پاش 16 ڕۆژ لێپرسینەوە ئەشکەنجە لە گرتوخانەکانی ئیتلاعاتی ڕژیم بەدانانی بارمتە تا کاتی کۆتایی هاتنی ڕەوەندی دادگاییکردنی ئازاد کرابوو. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەک لە گرتوخانەکانی ئیتلاعاتی شاری سنە. دلێر سەلیمی هاوڵاتی خەڵکی شاری سەقز سەرەڕای تێپەڕبوونی 80 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی دیار نییە. ناوبراو ڕۆژی سێشەممە 27 جۆزەردان لەگەڵ ژیلات تەشەکوری هاوژینەکەی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری سەقز دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان لە شاری سنەکران. پاشان ڕێکەوتی 29 گەلاوێژ ژیلات تەشەکوری بەدانانی بارمتە 1 ملیاردی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. جێگای ئاماژەیە کە دلێر سەلیمی لە ماوەی ئەم 80 ڕۆژە دەست بەسەرکرانەدا لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی و دەستڕاگەیشتنی بە پارێزەر و سەرەتاییترین دەرمانەکان بێبەش کراوە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری قورەوە. ڕۆژی سێشەممە 27 خەرمانان مهدی ڕەمەزانی وەرزشکاری خەڵکی شاری قورەوە لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە لە شەقامەکانی ئەو شارە بە توند و تیژیەوە ڕفێندرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ پێشووتر مهدی ڕەمەزانی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی شاری قورەوە چەند جار بانگهێشت و لێپرسینەوەی لێکرابوو. شایانی باسە سەرەڕای بەدواداچوونەوەی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی ئەو هاوڵاتیە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک سەبارەت بەو دەست بەسەرکراوە لە بەردەستانیە. ناڕەزایەتی خاننشینکراوان و کرێکارانی شاغڵ لە شێرکەتی مورەتەب. ڕۆژی ڕابردوو خاننشینکراوان و کرێکارانی شاغڵ لە شێرکەتی پیشەیی مورەتەب لە شاری تاران دژ بە وەدینە هاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. ناڕازیان ئاماژە بەوە دەکەن بەهۆی پێنەدانی حەقدەست لە دۆخێکی زۆر خراپدا دەژین و تەنانەت هەندێک لە کرێکاران و خاننشینکراوان توانای دابینکردنی پێداویستیەکانی بنەماڵەکانیانیان نییە. بەشداربووانی ئەو کۆبوونەوەیە خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان و هەروەها بایەغدانی بەرپرسانی پەیوەندیدار بە داخوازیەکانیان بوون.
بەردەوامی مانگرتنی حسێن ڕەونەقی لە خواردن. حسێن ڕەونەقی چالاک و بەندکراوی سیاسی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک لە 8مین ڕۆژدا بەردەوامی مانگرتنەکەی ڕاگەیان. ناوبراو لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە دەکات کە هەر مرۆڤێکی ئازادیخواز و خۆڕاگەر پێویستە لەسەر ئەو بنەما ئینسانیە کە باوەڕی پێ هەیە و خۆڕاگر و بەردەوام بێت تاکو بتوانن زەنجیر و میلێ بەندیخانەکانی ڕژیم هەڵبوەشێننەوە. ئەو چالاکە سیاسیە لە ڕۆژانی ڕابردوودا دشت بە گوشاری بەرپرسانی زیندانەکانی ڕژیم بۆ سەر بەندکراوانی سیاسی و عەقیدەتی مانگرتنی لە خواردنی ڕاگەیاند و جەختی لەسەر ئەوە کردەوە کە تاکاتی گەیشتن بە ئامانجەکەی بەردەوام ئەبێت. خراپی دۆخی تەندروستی کرێکارانی مانگرتووی شێرکەتی ئالومینیۆمی عێراق. ڕۆژی سێشەممە 18 خەرمانان کۆمەڵێک لە کرێکارانی ناڕازی شێرکەتی ئالومینیۆمی عێراق دشت بە وەندی نەهاتنی داخوازیەکانیان مانگرتنیان لە خواردنی وشک ڕاگەیان کە ئێستا دۆخی تەندروستیان لە خراپیدایە. بەپێی راپۆرتەکان کۆمەڵێک لە کرێکارانی مانگرتووی ئەو واحدە پاش ڕۆژێک سەرەڕای مانگرتنیان لە خواردنی وشک دەستیان بە مانگرتنی گشتی کردووە و ئێستا پاش ڕۆژێک دۆخی تەندروستیان لە خراپیدایە و ڕەوانەی نەخۆشخانە کراون. چالاکانی کرێکاری داوایان لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و هەروەها سەندیکا کرێکاریەکانی جیهان کردووە کە لە ئاست ئەم جەنایەتە ئەو شێرکەتە بێدەنگ نەمێن و بەرپرسانی ئەو شێرکەتە و ڕژیمی کۆماری ئیسلامی ناچار بە پێداچوونەوە لەسەر داخوازیەکانی کرێکارانی ئەو شێرکەتە بن. دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە بەردەم بیناینەتەوە یەکگرتووەکان لە شاری ڤیەن. ڕۆژی سێشەممە 18 خەرمانان ئێرانیانی ئازادی خواز هاوکات لەگەڵ نزیکبوونەوەی ساڵیادی شۆڕشی ژینا دشت بە سەپاندنی حوکمی سێدارە بەسەر بەندکراوان و هەروەها سەرکوتی چالاکانی سیاسی کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا کە بەشێک لە هەڵمەتی جیهانی سێشەمەکانی نابۆ سێدارەیە بەشداربووان بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد خوازیاری گوشاری نەتەوە یەکگرتووەکان و هەموو وڵاتانی ئازادی خواز بۆ کۆماری ئیسلامی بوون تاکو حوکمی سێدارەی هەموو بەندکراوان هەڵبوەشێنێتەوە و هەروەها خوازیاری ئازادی دەستبەجێ هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژی.